سڵاوتان لەبێ بینەرانی وێزگە نیوز لە مانگی ڕەمەزان و لە دیدارێکی دیکەدا هاتینەوە خزمەتی ئێوە هاتوونەتە لای مامۆستا هۆشیار جافەرانی مامۆستا گیان سڵاوت لێبێ و دەمەوێت زۆر سپاس دەمەوێت یەکسەر بۆ پرسیارە دەست پێ بکەم ئایا بۆچی دەوترێت ئەمرە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خێری زیاترە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين لمانجي رمضاني پیرۆز بێ لە هەموو موسڵمانی جیهان لە موسڵمانانی عراق لە موسڵمانی کوردستانە شیرینەکەی خۆمان لە برایان و خوشکانی ڕاگەیاندن لە ڕادیۆ لە تەلەڤیزیۆن کە لەم مانگی ڕەمەزانە زۆر بە دڵسۆزانە زۆر خەمخۆرانە خوا ڕێزیان لێ بگرن ڕێزیان لە عومرە لە مانگی ڕەمەزان گرتو ئێمەیان بەسەر کردوتەوە. پرسیارەکە تەمان ڕەمەزان گەورەی هەموو مانگانە وەکو جومعە چۆن سەید الئەیامە ڕەمەزانیش گەورەی هەموو مانگان لە هەموو مانگان گەورەترە بە کۆمەڵی ئەسبابێکی لەوانە کە نازڵبوونی قورئانە نازڵبوونی قورئانە تایە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێتی هەر کەسێک لە ڕەمەزانە عومرەیە بکە وابزانێت لەگەڵ خۆم حەجێکی کردو لە حەدیثی کە دەفەرمێت لە ڕەمەزانە ئەوەی عومرەیە بکە خوا ئەجری حەجێکی بۆ دەنووسێ ئەمە یەکێکە لە فەزائیلەکان یەکێکە لە گەورەی مانگی ڕەمەزان خۆی مانکە وەکو دەڵێن سەید الشهورە لە هەر یانزە مانگەیەکتر گەورەترە لەبەر ئەوە عیبادەتیشی تایە مزاعەفە ڕەمەزان لەبەری گەورەی مانگانە قورئانی پیرۆزی تیاتۆتە خوارەوە فەتحی مەکەی تیا کراوە بەدری کوبرای تیا ڕووداوە لەیلەة القەدری تیا ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر وما ئەدراکە ما لەیلەة القەدر ئینا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکە ئیعتیکافی تیا کرێ مزگەوتەکانی تیا ئاوادان دەکرێ شەیطانی تیا کۆتەکرێ بەهەشتی تیا دەکرێتەوە جەهەنەم دادەخرێ ئەمانە هەموو هۆکارن بۆ گەورەی ڕەمەزان باشە کەواتە کە ڕەمەزان گەورە بوو عیبادەتەکەشی تیادا مزاعەفە و گەورەی. مامۆستا گیان کەمێک مەودای پرسیارەکانم دوورە بەڵام پەیوەستم بە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە دەبینین هەندێک کەس هەیە کە لە مانگی ڕەمەزاندا بۆ نمونە ئەو کەسانی کە مادە کوحولیەکان دەخۆنەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدایان نایخۆنەوە یاخود لەو مانگەدا بە ڕۆژوو دەبن هەندێک لە زانایان و هەندێک لە ئەو کەسانی کە باز لە دین دەکەن دەڵێن کە دەنگیان ناگا بەخواوە ڕۆژەکانیان دروست نییە چیت هەیە لەسەر ئەمە؟ ئەوە کە ئەو قسەیە کە دەڵێ ئەو فەرمودەی پێغەمبەرە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ لوقمەیەکی حەرام خوا 40 ڕۆژ دەنگی ناگاتە لاخوا لوقمەی حەرام بەڵام ئەم برایە کە مەشروب خۆر بوو تۆبەی کردو هاتوۆتە ناو ئیسلام ئیتر خوا عیبادەتەکانی لێ قبوڵەکە دی باشە مەسەن کابرای موشریکە کافرە دێتە ناو ئیسلامەوە دی بە ئەکرێ لەم چ ڕۆژا گەمرد ئەمە نەبێتەوە هین وەکو ئێمە ڕۆژە خێزانم بر بۆ خەسەخانە بۆ ئەشیعەیەکی بۆ گرن دکتۆر دای ئەشێگر کە بردمان بۆ شێتی 3 مانگ کەوتم دا 3 مانگ مرێترە شەم بۆچی ئەمە مصیبەتە یا ڕۆژێ چین بۆ هەوێ دەربکەین وتی تاریخێکیایە ئێسش بیزڵ بە تاریخەتی 23 نۆی 2023 تاو کاتە نامێنێ بە گەرەوفان نامی بۆ دەرکەن نامێنێ ئیتر تەسکەری بۆ چییە لەبەرەوە خوشکە بەڕێزەکە ئەمانە یعنی ئەمە ئێمە لە علومی ئیسلامیدا یا لە علومی حەدیثدا بابێکمانەیە پێڵێن تەزهیب و تەرغیب مەسەن تۆ خوشکێکی ئافرەتێکی پێغەمبەر فەرمێ ئەگەر ئافرەتێکی ئیماندار بچێتە بازاڕ بۆنی خۆش لە خۆی بە غەرەزی ئەوەی خەڵک بۆنی کا و فەهیە زانیەتون وەکو زانی کرد باشە یعنی ئەمە داری حەدی لێ دەین نا بۆی ئەم ئافرەتە لەمە دوور کردێتەوە خۆی ئافرەت بەبێ هیچ سەرنج ڕاکێشە جا بۆنێکی خۆشی لە شوێنێکەوە خەڵک بۆیە ڕوانێ بۆیە گەڕێ زان بۆنە چی بووها کە سێرەکە ئافرەتەکە تووشی نەزەر و گوناح هەبێت یەکێ چەشی دەکەم یا مەسەن پێغەمبەر فەرمێ هەر کەسێ ویتر نەکات لە من نییە ئێ باشە زۆر خۆلەوانێ لای لەم شارە نوێژی ویتر نەکات یعنی ئومەتی پێغەمبەر نا ئەمە تەرغیبیات یا ڕەغبەتیات بۆی خەڵک چیە ئەو نوێژە بکات یەکێک چەشی نەکەم ئەمە لێرە وای لێکە عقوبەیە پێڵێ ئەمە خراپە نەیکی بۆی لی دوورکەیتەوە دیگە دایکی دایکم جا ئەمیش کە لێرە کە دەڵێ 40 ڕۆژ دەنگی ناگا بۆ خوا بۆ ئەوەیە کە مەسەلە لەسەر ئەو شتە بەردەوامێ کە تەوبەی کرد ئیتر خوا گیان لێی خۆشە بێ و ئەسڵەوەکو تازە لە دایک بوو بێ ئەنجا ئەمەش خۆی لە خۆیدا حونەرە ئەم برادەرە مەشروب خۆرە حرمەت لە مانگی ڕەمەزانە گرێ لە مانگی ڕەمەزانە عەرەق ناخواتەوە ئەمیش خۆی لە خۆیدا مهمەیە کە یعنی ئەم برایە ئینشاءالله عەقیبەت بەخێرە بێ ئینشاءالله دامەزراو دەبێ ئینشاءالله ئەگەڕێتەوە تێگەی ئێستا من چەند کەس ناسم مەشروب خۆ من حەمد و سەنا بۆ خوا ئەوەڵ جار عادەتیان بوو ڕەمەزان نایانە خواردەوە باشە هەر نوێژیشی ناکرد هەر ڕەمەزانی نوێژی ناکرد بەس بە ڕۆژوو بوو باشە ئێستا سوپاس بخوا بە ڕۆژوویشە و نوێژیشەکە و مەشروبیش ناخوا لەبەرەوە ئیسلام حەق نییە ئێمە دەرگات لە خەڵک داخین بەو شێوە و بەو شێوە کۆڵانە تەنگەبەرش بیر نەکەینەوە ئیسلام کۆڵانێکی تەنگەبەر نییە ئیسلام بەری فراوانە لەبەرە بۆ بەرفراوانیە بۆی بکەین نمونەیەکت بۆ دەگەێنەوە زۆر جار باسم کردو حتا دوێنێ لە جومعە ئیشارەتم پێدا ئیسلام ئەمەیە
ئیسلام حەزەکەم لەم فەرموودەوە وەریگری زەلامێک بە زمانی بە ڕۆژوو چووە لا خێزانی سەحابێ هەبوو لا پێغەمبەر فەرمی بە زمانی بە ڕۆژوو چوومەتە لا خێزانم فەرمی ئیشێکی باشە نەوتی بەخوای تر من جەزام باشم بەڵام سەیتەرم بەسەر خۆماوە بۆ نەکراوە خۆم بۆ نەگیرا و مەسائیلی جنسی بەسەرمان زاڵ بوو نەمتوانیەوە حەل نییە ئیسلام داماوە نا ئیسلام دەستەوسان نییە سی حەلی بۆ دام فەرمی بڕۆ عەبدێ بکڕە ئازادیکە بەخوا بۆم ناکری تی 6 ڕۆژ بە ڕۆژوو باوتی بەخوا ناتوانم 6 ڕۆژ زۆر زۆرە تێگەی فەرمی 6 فەقیر بێنە تێریکە خوا لێت خۆشە فەرمی خوا ئیشم بۆ ناکری هیچیان نەوەڵە پیاوێکی لەوێ بوو وتی من ئەو خورمایم هێناوە بۆ پێغەمبەر سەڵسەڵەم بە ئەمڕا بیدا بە فەقیر و هەژار و ئەمانە تەوزیعیکە بەشک و خوالی خۆش بێ پێغەمبەر گیان فەرمی بڕۆ ئەو خورما هەڵگرەبی بە فەقیری و داماوەکان تەوزیعیکە بەسەریانە ئینشەڵڵا خوا لێت خۆشە بێ فەرمی قوربان خوا ئاگای لێیە بڕوا ناکەم لەم شارە لە خۆم فەقیرتی تیاوە تی بڕۆ خورماکە بخۆ پێغەمبەر نەیوت تۆ کافری و تۆ مشریکی و تۆ جەهەنەم جێگەتەوە من زۆر پێسەیرە هەنگێ لەو بانگ خوازانە خوا جەزایان خۆیان کردو بە مەئموری جەهەنەم بە ئارەزوی خۆیان خەڵکەکەن بە باشتا خەڵکەکەن بە جەهەنما و خەڵک دەرەکەن و خەڵک دێنن و ئەڵێ تۆ مەئموری جەهەنەم نی ئەم تەسەڕوفە بەدەست ئەڵڵاوەیە بەدەست پێغەمبەرانیشەوە نییە پێغەمبەران تکاکەن تێگەی کچە شیرینەکەم لەبەرەوە زۆر پێم سەیرە تۆ کاکەی بانگ خواز بۆچی خۆناو لە خۆ بانگ خواز بانگ خوازی خەڵکەکەی بۆ جەهەنەم ئەخ چۆن دەبێ یانی تۆ ڕەحمەتی خوا بۆ لە خەڵکدا خوا ڕەحمان و ڕەحیمە بڕواکە فەرموودەی وایە فەرمێ خوای گەورە یەکێ ئەم نمونە جوانە بۆی ئێمە چۆن تێک بە عەقڵێکی کراوە بچین بۆ شتەکان ڕۆژێ برایەک لەو برانە تویان وەکو مەلاوشیا قسەتان خۆش بە ڕووتان خۆش بە بۆی خەڵک ئیسلاوەتی مەلاوشیا بە قسەی بێمەعنا خەڵک موسڵمانەکەن دێ ئەو بە قسەی جوانیش بۆی موسڵمان ناکرێ ئەدەوەرە تۆ بە قسەی جوان موسڵمانیکە وانە لەبەرەوە من بە قسەیەکی بەڕوویەکی خۆش بەڕوویەکی گەشت من خوا پێی فەرموم دەرگای ڕەحمەتی خوا لە خەڵکدا ناخەم دایک عایشە فەرمێ کەسم نەدی بەقەر پێغەمبەر ڕووی خۆش بێ ئێوە برانە بە ئەوانە بانجێکیان سەیرەکە ئینسان ئەترسێ ئەڵێ مەموری جەهەنمە تێگەی ئەڵێ بەسەر بۆچی واکەی بۆ ئاوا خەڵک لێ بترسێ خەڵک لێ سڕ لێ بکات یا بۆ ماڵەکەی خۆی بۆ بە غەزەب نەژن بڕوان پێ لیانە ناسم هەیە سێ ژنی بەسەرێکە تەلاق داوە ژنەکەی پێێتەوە وەڵڵی دانێک بەقەر ئەوەنە درێژ بێ گەردن ئازا ناکەم ئەخر لەسەر چی من تەلاقە دەی باش ئەمە هاتۆ بۆ بە مەئموری خواگیان عیاذ بالله و ئەڵێ مەحامی و وەکالەتی وەرگتۆ لە خەڵکەکە باجامە خەڵک کافرەکە خەڵک مشریکەکە خەڵک سەر بڕاوکە کوڕێکی گەنجی نەفام خوا هیدایەتی بە بەمنێوی لەم شارە 4 مسڵمانی یەکیان خۆی بوو چوارەکەی تر نانم لە چکونەکە لە بەرێکا بوو ئێمە ئەمە معقولە تۆ ئەو خەڵکەمووی بە کافر بزانی تێگەی کچە شیرینەکەم لەبەر ئەوە ئەمە باڵام تۆ بڵێ وەڵا ئەوەی ئەو مەشروب خۆرانە 40 ڕۆژ حسابیان جاخۆ لەوانێ لەو 40 ڕۆژە بەسما ببرێ ئەی بۆ جەهەنەم نابێ عفى الله عمل سلف كتوبه كرخوار رابردي اكثر بوسريت مامۆستاگیان ئەگەر بکرێت بەسەرهاتێکم بۆ بگێڕیتەوە لەو کەسانی کە مادەی کحولیان خواردێتەوە لەو مانگەدا بە ڕۆژوو بوون و جەنابەت وات کردووە بە قسەکانت کە بەردەوام بێت زەلامانە ئێستا بە ڕەحمەت بێ یەکێکە لەو برا بەڕێزانە کە دایمە بڵی مەشروبەکەی بێرەوە بوو باشە هەتا برادەرێوتی مامۆسا ئەم نالەبارە عەرەقی حرام کرد خوای گەورە ئەوجار عەرەقی حرام لەگەڵ خەڵک بە پیاوانە و بە مەردانەی خواردەوە بەڵام ئەم نالەبارە چواری ئاوا قوڕی کرد بەسەرەوە عەرەقەکەشی لێ حرام کردی تێکی بۆ لەبەرەوەی بێ ئوسوڵی خواتەوە لە بەشەریەتەکەوێ لە سنوور ئێستا ئەو ئەوروپای کاکە خۆ مەشروب بخۆن بەڵام لە سنووردا ناچن وەکو بەشەری خوا ئەمانەی وڵاتی ئێمە چووکم لە بەشەریەت دەرەچن یعنی خۆیەکە بەینێ خەڵک گاڵتەی پێکا و سوکایەتی پێکا و ئیهانێکە دی ئەمە مەشروب خواردنە ئەمە سوکاتی بەخۆت جا ئەو برادەرە خوای گەورە عافوی کاولی خۆش بێ ئیتر دەها بۆ مزگە و نوێژی دەکرد و ئەمانە و یەک جار دوسێ جار بردم بۆ جومعە بۆ جافەران لەگەڵ خۆما الحەمدوللا گۆڕانکاریەکی زۆر باشی بەسرا ئیتر قەدەری خوا خێزانم نەخۆش کە بردمان بۆ خەزخانە سوبحان الله 12 شەوە داوای 4 بتڵ خوێنیانە کرد آخر تۆ لەو 12 شەوە 4 بتڵ خوێن ناڕەحەتەوە ئەمانە و وەڵحاصل دوو کوڕی گەنجی جوان وەکو ئەم کاکەیە خوا عەمری دێشکا وتی مامۆستا خێرتم شتێکی وایەتی ئێمە یەکی بوتڵی خوێنێ دەینێ تم باشە ماڵت ئاوا بیامە بۆ برایان وتم کاکە وەرە زەحمەتەوە دەرگایمەوە کەم دوو گەنجە جواناڵێ ئێمە بوتڵێکی خوێنی دەرگاکە ناکەم دەسۆندەی بێنە من لێرە لێ بەستم بە لە خوێنەکەی تێکە ئەی تۆ ئەوەتم خوای گەنج مەخلوقی چۆنێ ئەم نائیناسم نە ئەم ناسێ لە ڕێی خوا خوێنمەداتی ئەم دەرگاکە ناکاتە بچینە ژۆ بەیانیاتەوە تۆزێک تەمەەن بێتاقەت بووم کە خێزانمە ئەوان ناڕەحەت و نەخۆش بوو ئەو برادەوتی و چی وتم ئەو بڵێکە مەشروبی خوا وتم شتێکی ئاواداری خوێناکەوتی کاکێکیان من هیچ منەتی نەبێ من خوێنێ دەمێ بەسەر چاو بەسەر هیچ بێتاقەتی ماوچی برادەوتی مامۆستا نەکەی خوێنی بوتم دایمە سەرخۆش بۆ بخوا دوای خێزانیش و سەرخۆشە بێ تەقلە لێە تێگەی لەبەرەوە بەساوتم نەبابە ئینشەڵڵا وتی حتا ئەوەندە مەرد بوو خوا لێ رازی بێ وتی بڕۆ بەو کوڕێتی کە دەبڕۆ مردوم مرێتەوە لە خۆتەوە تی خوێنەکەی بۆ گۆڕبەوە چم بە هیچ
خوێنی پاکی ئێمە بۆی خوێنی تێکاتێکی یعنی ئێمە الحەمدوللا بەو شێوازە توانیمانە ئەو برانش لە خۆمان دوور نەخینەوە بێن لەگەڵمانە بچونکم هەر هیچ نەبێ ئەگەر خراپەکانیشی کەمکەین و هەر باشە ئەگەر بۆشمان ئیسلاح نەکرێت چاکنەکە حدودێکی بۆدا بڕوا بکە ئەوەندە بەڕێز بوون بەرامبەر بە برا بچوو کرد ئەوەندە بەڕێز بوون ئەیوب ینی دڵی دایک و باوکم دێشێن بەس دڵی تۆم پێ ناشێ ینی ئەوەندە ڕێزی لە منەکە ئەوەندەی من خۆشەویست ینی لە زۆر شتا بەدەنگمەوە بووە حتا جارێک لە مەولودی یادی لە دایکبوونی پێغەمبەر هاتوو عینێکی کرد فێرە و چاودێر وتی مامۆستا تۆ کروتیوە سەرخۆشە نەبا بە سەرخۆش نێتی بەخوا وریانەی بەسەریکە کاکە شەربەتەکە کا بەسەر تۆ نەبا بەوانیە الحەمدوللیلا تێگەی کوڕێکی گەنجی جوانمان هەبوو ئەو کاتە دوو لە ئێستا هین هەبوو زۆپای نەوتۆمانە برادێکی ماوەسام شۆمێنێتم ئیشارەت بەم نا هۆی ئەو نێ کەچی وتی جۆم لێ بۆ ئەمێننەوەتم نامێت بەخوا میژم بۆ بزگوتم بابە بخەتی خۆ تۆ نەنوێژەکەی تۆ خۆی تۆ مێ بۆ بزگوتی بەخوا یەمتم کاکە سەرما دەبێت وتم بەشکم بە بیانیوە زستان بوو تم بەشکم بابە سەرماتە بێت وتی یەک دەبە 20 لیتری نەوتی شێنم بۆی و بۆ خۆم دێم بۆ مزگە وڵا هاتووە جا باوکیی بە قوربانم هەموو شێبی بە وڵات من کوڕخوا لێم دوورکەوێتەوە جا هەموو شێبی بە وڵاخۆ مامۆستایکی کەم لەگەڵا بوو ئەو کاتە بە ڕەحمەت و خوا لێی خۆش بێ مامۆستا مەلعەلی پێیت و ئەم کوڕە چۆن هاتوو بۆ مزگەوتەوە بەم جۆرەکە و کاتە مجۆریەکمان هەبوو پێیت و پێ بڵێ تۆ سەرخۆشی مەشروعی بوو چۆن هاتی بۆ مزگەوت چۆ پێ بڵێ حیمای مەلاو شیارەتم ئەی قڕبە سەرم لە بابا حیمایەتی بۆ خاتی خوا جا مەقسەدم ئێمە بەم شێوازە بە شێوەیەکی کراوە ڕێزمان لەو کەسانە کردووە کە لە نیعمەتی ئیسلام و ئێمان بێبەشن ئێمە ئەوەمان لەسەر لە فەرمودەکەی پێغەمبەر گەیشتووە عەلەیهی سەڵام وتومانە پێغەمبەر فەرمە یەهدیک الله الرجل خەیر من الدنیا وما فيها ئەگەر بەهۆی منەوە کابرایەک لەو سەرگەردانیە نەجات بێت لە هەموو دنیا ئەوشی کەتیان خێرە زیاترە حتا لە حمر النعمی نعم حشتری چەرمسوود لە عەرەب زۆر مهم بووە یعنی ئێستا مۆنیکای ئێستا تێگەی مۆنیکایکی ئێستا بکەی بە خێر چەند خێر ئەوە نەخێرەگاکە تۆ بتوانی خەڵکێک لە ناخۆشی لە ناڕەحەتی ڕزگار بکەیت هەتا پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ قورشێکی بەڕێز یەک تۆ ئیشی من جێبەجێکە من ئیشی جەنابەت جێبەجێکە یا مۆزەف و کارمەندەکانمان کە ئیشی خەڵک ڕاپەڕێن لە دایرەکان خوا مۆفەقیان کە ئەفەرمێ وا بزانێت تەسەوورکە لە مێشکی خوا یەک دانە مانگ لە مزگەوتەکەی پێغەمبەر عیبادەت کات چەند خێریەکە خواوەی خێر بۆ نووسێ یەکێک چە شیرینەکەم کاتە تۆ ئیشی من ڕاپە ئێستا تو هاتووی من بەسەرەکەیتەوە ئەزای خوا چەند پێی خۆشە کاتی خۆتە بەخشی بە من بۆی کە من لە شاشەی تەلەڤیزیۆنەکەی یان لە پەیجەکەی تۆ یا لە کامێرەکەی تۆ پەیامێ بگەێنم بە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەمە خێرە ئەمە کارێکی پیرۆزە خوا پێی خۆشە کاتە تۆ ڕێز لە من بگری ڕێز لە خۆتەگری من ڕێز لە خۆم بگرم ڕێز لە تۆگرم بە قوربان لەبەرەوە ئیسلام زۆر دینێکی کراوە بەخواوانیە ئەمە هەندێکن من بە قەنەعەتی من دەسن بۆ ئەوی سیمای ئیسلام ناشرینەکە بڵێن ئیسلام ئەمەیە ئیسلام پیاوکوژە ئیسلام خەڵک سەربڕێ ئیسلام خەڵکە تۆقێنێ ئیسلام زیڕە بەخوا ئیسلامەوە نییە ئەگەر ئیسلام ئەوە بێ خوا بە یەک هەناسە هەمومان ئەکوژێ ڤایرۆسی کنار هەمومانی کردەکونەوە بە یەک ڤایرۆس لەبەرەوە ئەگەر خوا بێتی بە یەک لەحظە هەمومان نە مەتار نە بەحر نە جەو نە ئەرز هیچی نەما هەموو لە ماڵیشە ناویتە هەتا ئەو قسەیکی خۆش بۆکەم برایەک یەکەم ڕۆژ کە ها بۆ مزگەوتی مامۆستا بە قوربانم لە کەس تەوقە لەگەڵ کەس نەکە بۆتی خەتەر و وەزعەکە زۆر خراپ ڤایرۆسی کۆرۆناتەوە منیش حرمەتم هەیە بۆ زانتم ئەم شەو براژنم ماچ نەکردوەتی دەبڕم بێت تۆش برتەوە بۆ چۆتم ئەی بۆ براژنم ڤایرۆسی پێوەنێ ڤایرۆسەکە بۆ بەڕوومەتی بنەوە کاکە خۆ ئەی بۆ ئەو ماچەکەی تێگەی لەبەرەوە میانی شتەکە ئەگەر خوای جەلە جەلالبێتی دەسەڵاتی خۆی نیشاندا هەر ئەو بارانە لێ بگرێتەوە ژیان ئەمێنێ هەر هەوا نێڵێ ژیانە دەمێنێ لەبەرەوە خوشکەکەی من زۆرم پێسەیرە خەڵکی خۆی کرد بەوە چیری خوا خوا پێویستی بەوە نییە خوا گەر بوێتی ئەم دینەی خۆی سەرەخا بە یەک پێغەمبەر محەممەد المصطفى صلی الله عليه وسلم خۆی بە تاقی تەنیا دوای پەیام ئەوەیە داوا لە ئێوەی بەڕێز دەکەم ئێوە ماندوو نەبن ئێوە خوا بەرخە خاتە کاتان خوا بەسەرتان کاتەوەکو ئێمە بەسەرەکەنەوە داوام لێ ئەم شتانە وەکو ئامانەت بگەێنن وەکو خۆی بگەێن ئەمە ئێوە دەورتان زۆر مهمە ئەمڕۆ چەک دەوری نەما قەڵەم و ڕاگەیاندن دەورە بێنێ ئێوە هەوڵ بن شتە بچووکەکان گەورە مەکەن ئەمە یەک دوای عیبی خەڵکا مەکەڕێن چکۆ عیب گوناحە پێغەمبەر فەرمووی هەر کەسێ عیبی هیچ داپۆشێ خوا عیبی داپۆشێ ئەگەر عیبی هەڵماڵێ خوا عیبی ئەویش هەڵەماڵێ باشە لەبەرەوە دەستگا ڕاگەیەنەکان جاری وایە بەنزینەکەن بەسەر ئاگرە ئێوە وامە بن ئینشەڵڵا ئێوە هەر ئاگرێ لە هەر شوێنەکەوتە بیکوژێنەوە تۆ بەو جەماوەرەوە جوانی من بەو جەماوەرەوە جوان من بە مومەکانمەوە جوانم تۆ بە منەوە جوانی من بە تۆ جوانم کچە شیرینەکەم لەبەرەوە ئینشەڵڵا ئێوە ئەرکتان زۆر قورسە بەڵام ئەجریشتان زۆر گەورەیە چکم ئەگەر یەکێ لەم شاشەی تەلەڤیزیۆنی تۆ یا لەم پەیجی تۆ یا لەم کامێرەی تۆ ئیسفادەیە بکە یا دڵی خۆشکەی خوا دڵت خۆشەکە یعنی دڵی خەڵکۆش لەبەرەوە ئینشەڵڵا من داواتان یەکەم ماندوو مەبن
وئینشاءڵڵا خوا بەرەکەت خاتە کاتتان ئەو کۆسپ و ئەرقەلانیەتە ڕێتان خوا بۆتان ئاسان کە زاڵ بن بەسەریدا ئینشاءڵڵا و بەختەوەری دنیا و قیامەت بن ئەمە خۆتان حرمەتدارن کە حرمەت لە ئێماگرن کە بەدەم ئێمەوە دێن ئێمە سوپاسی هەستی ماندووبوونتان دەکەین ماندووبوونیشان بەخوا بە ئێمە عەبد و زەلیل نادرێتەوە بەڵام داواکەم لە خوای باڵادەست خوا جەزاتان باتەوە خوا مۆفەقتان کات لە کارەکانتانە سەرکەوتوو بن توانن گەورەترین خزمەت هەم بە ئیسلام هەم بەم کوردستانە شیرینەی مەڵبەندی پێغەمبەرم ئەولیا و پیاوچاکان دووبارە زۆر سوپاس بۆ مامۆستا هۆشیار جافەرانی تا دیدارێکی تر خواتان لەگەڵ